قۆنسڵی ئەڵمانیا لەگەڵ وەفدی یاوەری هاتن سەردانی گەرمیان و ئیداری گەرمیانیان کرد پیان خۆش بوو زانیاریان هەبێ لەسەر ئیداری گەرمیان و لەسەر ناوچەکە بۆیە لەگەڵ ژمارەیەک لە بەروبەری فەرمانگەکان و سەرۆکی زانکۆی گەرمیان ئێمە لە پێشوازیە بووین و بەڕێزیان پرسیاری جۆرا و جۆران لەسەر ناوچەکە کرد لە ڕووی ئابووریوە لە ڕووی ئەمنیوە لە ڕووی ئیداریوە و بێگومان ئەوان پاڵپشتی و هاوکاری ڕێکخراوێکەکەن بە ناوی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کوردی کە لە گەرمیانە چالاکی جۆرا و جۆران ئەنجام داوە بە دەرفەتمانزانی داوا لە بەڕێزیان بکەین کە کۆمپانیەکانی وڵاتی ئەڵمانیا بێن لە گەرمیان و بەرهێنان بکەن لە بوارە جیاجەکانی کارەبا بەندا و کشتتوکاڵ گەشت و گوزار پیشەسازی و بابەتەکانی تر. Sehr geehrter Scheich, ich möchte mich ganz herzlich bedanken für den herzlichen Empfang. مای سەرسامی و پێزانینە کە تیمی بەڕێوەبەری گەرمیان ئەنجامی دەدەن لە جێگەیەک کە لە ڕابردوودا ڕووداوی زۆری بەخۆیەوە بینیوە بەهێز و توانای زۆرەوە کاریان کردووە. ئێمە لێرەین بۆ ئەوەی تاکید لەسەر کارەکانمان بکەینەوە بە تایبەتی کارەکانی ڕێکخراوی ئەڵمانی کوردی تا کاری زیاتر لێرە ئەنجام بدات. لەبارەی پێگەیاندنی گەنجان و یەکسانی ژن و پیا و یان لە بواری ژینگە و یادکردنەوەی بیرەوەریەکانی ئەنفال بێت. سوپاسی هێزی ئەمنی دەکەم کە کار لەسەر ئەوە دەکەن ئارامی و ئاسایش لێرە بپارێزن. باسمان لە گەشەی ئابووری کرد. تاکیدمان لە پێکەوە کارکردن کردەوە. کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا تا چەند لە داهاتوودا ڕێگرە لە گەشەی کوشتتوکاڵ و دەسەبەرکردنی ئاو. لەو ڕووەوە ئامادەیمە پێشاندا ڕاوێژ و پێکەوە کارکردن بکەین تاکو و هەرێم بەسەر ئاڵنگاریەکاندا زاڵ ببێت.